ئیماندار ئاوێنەی برای ئیمانداریەتی کە عیبێک ببینێت چاچی دەکا ینی کە دیقەت دەینە ئاوێنە براکەم دەچیتە بەر ئاوێنە دەوەستی هەموو عیبەکانی خۆت دەبینی بەڵام بەبێ دەنجی ئایا کە تۆ بەرامبەر ئاوێنە وەستایی تۆ خۆت دەبینی لە ئاوێنە یاخ ئاوێنە ڕسمی تۆ عکس دەکاتەوە بۆ خەڵکی تر ئاوێنە وێنەی خۆت ڕێک نیشانی خۆت دەدا یا وێنەی خۆت نیشانی خەڵکی تر دەدا کامیانە نیشانی خۆتی دەدا المؤمن مرآة أخي کە تۆ ئیمانداری دەبێ عیبەکانی من نیشانی خۆم دەیت نابێ بچی لە فەیسبوک عیبی من باسکەیت کە تۆ ئیماندار بی المؤمن مرآة نییە با مرآة کە من چوومە بەر ئاوێنە من خۆم دەبینم و ئایا بەس عیبەکانیشم دەبینم یا شتە جوانەکانی خۆشم دەبینم هەردووچی دەبینم ئاوێنە هەردووچی نیشان دەدا نیشانی خۆتی دەدا بەڵام ئەمڕۆ کەسانێک بە ناوی سونەتەوە بە ناوی دینداریەوە هیچ بە خۆت ناڵێ خیانەتت لێ دەکات دێ لەگەڵت دادەنیشە باوەشت لێدا دوایی لە پشتی شت غیبەتت دەکا و تەشیر بە سومعەتت دەکا مامۆستای وا بوو مامۆستای ئاینیە لەگەڵ کۆمەڵی مامۆستای بەڕێز چوینە دانیشتون لای مامۆستای بەڕێز فەرموو چیت هەیە گلەییەک ڕەخنەیەک تێبینێک چیت هەیە خوا شاهیدە هەستاوین دوای جەلسەکە باوەشی لێدا مامۆستا تخوا دوعای خێرم بۆ بکە ئەی بەسەر چاوتم تەواو الحەمدولله دوای دڵم دەبیستمەوە لەولا قسە دەکات و غیبەت و ئێکاکە تۆی دانەنیشتین تۆ داوات دەمە کرد دوعاشت بۆ بکەم یعنی ئەوەندە من بە پیاوی ساڵح دەزانی ئومێد دوای دوعاکانم قبول بێ بۆت بکەم ئێستا عەجەبەن تۆ لای خەڵک باسی من دەکەی ئێمە کەی مؤمن ئاوایە مؤمن مرآتە مرآت بۆیە لەم کەلیمەیە تێبگەن برام فائیدەی زۆرە کاکە تۆ عیبێک لە برایەکدا دەبینی بێدەنگ مەبە نەوەڵڵا قەت بێدەنگ مەبە بەڵام بەچێ بڵێ بەخۆی بڵێ بەخۆی نەبچی بە خەڵکی تر بڵێ ئەنجا یەکێک لە ئادابەکانی ئاوێنەش چییە کە سوودەکانی ئاوێنە وەکو وتمان تەنها ناشیرنیەکەت پێ ناڵێ جوانیەکەشت پێ دەڵێ بۆچی کاکە تۆ بەس خاڵە سلبیەکانی کەسێک کۆکەیتەوە تدمیری دەکەی معنەویەتی دادەبەزێنی توش ئینهیاری دەکەی بەڵام لەگەڵ ئەوەدا دەچیتە لای کەسێک براکەم خوات جای خێرت داتەوە ماشاءالله تۆ طالب علمی لله الحمد ئەوە تا ئەهلی جومعە و جەماعەتی سوپاس بۆ خوای گەورە خەریکی حفظی قورئانی تۆزێک معنەویەتت دایە ئەنجا پێی دەڵێ ئەم شتە باش نییە بیکەی ئەمە لە تۆ نایە لایەقی تۆ نییە ستا بە دڵێکی فراوان لێ دووەردەگرێ بەڵام کە بچیتە لای ئاوێنە ئاسان نەچیتە لای بەس بچیتە لای تۆ وای ئەو عیبەتێ چی لێ دەکەی کابرات تەدمیر کرد وێرانت کرد بیر لە خۆی دەکاتەوە بەخوا دیارە منە خێرم پێوە نییە بەرا من ئاوام بۆیە المؤمن مرآة أخيه ئینسانی ئیماندار ئاوێنەی برای ئیمانداریەتی وەکوتمان زۆر بەبێ دەنجی لەسەر ناکاتە هۆسە بەبێ دەنجی ئاوێنە خۆتت نیشانی خۆت دەداتەوە نە غەیری خۆت ئەنجا جوانیەکانی خۆشت پیشان دەدا با ئاوێنە بین بۆ یەکتر براکانم نەک عکسی کەینەوە بۆ کەسانی تر و یاخود کە بە خودی خۆیشمان وت تدمیری کەین معنەویەتی تێک دەین بەجارێک بڵین تۆ وای کابرا لەوانەیە دەست لە خۆی بشوا بڵێت تەواو وەڵڵا دوێنێ شەو یا پێرە شەو بۆیان باس کردم وتیان یەکێک لەو دەمشڕانەی هەولێر لەگەڵ ڕێزم بۆ ئاهلی هەولێر و بۆ ئاهلی سونەش بە تایبەت مەلایەکە مەشهورە وتیان باسی گەنجێک وتیان ئەو گەنجە ئەو هەڵەیەی کردووە دابەزیە سەری چی پێکرد وتیان وەڵڵاه مامۆستا ئێستا ئەو گەنجە نوێژ ناکرد وازی لە نوێژ هێنا واسی لە مزگەوت هێنا لا هەموو شتێک چکە وا هەجومی کردە سەر ئینهیاری پێکرد تەفلیشی کرد تەواو تاکە من وابم کۆتاییم پێ تەواو بەم شێوازە مامەڵەم لەگەڵ بکەی وەڵڵا دەڵێن ئێستا نوێژ ناکە ئاوێنە بەبرا ئاوێنە تووڕە نابێت ئاوێنە تووڕە بۆ منە پەڵەیەکی ڕەش ئابێرێتەوە نەدیتوە لە ئاوێنەکە و خۆت دەبینی ئەو ئاوێنە یەک قسە ناکە بەبێ دەنجی پێت دەڵێ پەڵەیەکی ڕەش هەیە بەس ئێمە برا چی بە یەکتر هەندێک کەس چی بە یەکتر دەکەن ئەی برا ئەم هەموو حقدە چییە ئەم هەموو جنێودان و ئوسلوبە ناشیرنە چییە دەبە بە ئاوێنەیەک بۆ براکەت إذا رأى فيه عيبا أصلحه کە عیبێکی تێدا دەبینێ ئیسلاحی دەکا و چاکی دەکا مەڵ